سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. ئەم شەو کاتژمێر دەی شەو هەواڵی گەلە گرنگمان هەیە. ئایا بەم هەواڵە دەتوانێت جێرم پاوڵ خەونەکەی ترامپ لە ناو بات یاخۆت ئەتوانێت دڵی ترامپ ڕازی کات. کاتژمێر دەی شەو کەمکردنەوەی سوی بانکیمان هەیە یان بە تەزبیتکردنی سوی بانکی. ئایا بە کەمکردنەوەی سوی بانکی چی ڕوودەدا؟ ١٩٠ کەمکردنەوەی سوی بانکی دەبێت و بە ڕێژەی 125 بە کەمکردنەوەی 125 وا دەکات زێر بەرز بێتەوە بە ناوچەکانی 3350 و 3370 دوای ئەوەش دابەزێتەوە بە ناوچەکانی 3200 و 250 جێگیر بێت. بەم شێوازە ئەتوانین دڵنیا بداتە بازار و بە ترامش بلێ هێواش بە سەرۆک لە کاتی خۆتە بوەستە و ئێمە ئەتوانین لە ساڵی ئایندەیە بە شێوازێکی بەرچاو سوودا بگرین. ئایا ئەگەر بێت و سوی بانکی لە 150 دابگرێ ئەو کاتە بازار چی ڕۆدەدا؟ وەرە لامۆ با پێ بڵێم ئەو کاتە بازار چی ڕوودەدا؟ بەو شێوازە بەکەمکردنەوەی 150 دەبینی بازار وەکو بورکان دەتەقێ بەرەو سەرەوە و زێر بەرەو 4400 دەڕوا و بگرە زیاتریش. بەو شێوازە سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ چەپڵەی خۆشی بۆ جێرم پاوڵ لێدەدا و لەلایەکشەوە سەرۆکی کۆمپانیا زەبەلەحەکانی وەکو ئەپڵ و مایکرۆسۆفت و تەسلا و هاوشێوەکانی ئاهەنگی خۆشی دەجێڕن. ئایا بەس بەمانە ئاهەنگەکە کۆتایی پێدێ؟ نەخێر، کارمەندەکانیشیان لەلایەکەوە دەستیان لەسەر دڵیان داناوە و لە ترسی ئەوەی کە مەحزەری فیدرالی ئەمریکی بەدڵی ئەوان نەبێ و بەس بەم شێوازە بەدڵی ئەوان دەبێت و کەواتە لە ساڵی ئایندە لە کارەکانی خۆیان بەردەوامە بن و بێکار نابن. بەم شێوازە ئەمە توانیمان دڵی هەموو بازار ڕازیکەین. بەس ئایا لەلایەکی ترەوە ئەگەر بێت و خەونە ترسناکەکەی جێرم پاوەڕ ڕووبدا چی دەبێت؟ بەو شێوازە ئەگە بێت و سوی بانکی تەزبیت بکرێت بازار چی بەسەر دێت؟ دەبینین کڕاشێکی گەورە لە زێرا ڕوودەدات و دوای ئەوە سەر دەکەوێتەوە لە ناوچەیەکی ڕێنجە مامەڵە دەکات و چاوەڕێی مەحزەری فیدرالی ئەمریکی دەکات. تۆی بازرگان و تۆی زەرنگەر ئاگادار بە لەو نیوسەعاتی یەکەمە بە هەڵەیە مەڕۆ و چاوەڕێی مەحزەری فیدرالی بکە. دەچینە لای مەحزەری فیدرالی و بزانین جێرم پاوڵ چۆن لەگەڵمانە قسەکە و نەبرەی سەوتی چۆن دەبێ؟ ئایا بە نەبرەی تەجدیدی لەگەڵمان قسە دەکا یان بە نەبرەیەکی نەرم لەگەڵمانە قسە دەکا؟ سەرەتا بە باسی نەبرەت تونەکەی بکەین و نەبرەت زمانە زبرەکەی بکەین. ئەگەر بێت و جێرم پاوڵ بە شێوازی تون قسە بکات و بلێ ئێمە لە ساڵی ئایندەیە ناتوانین سوی بانکی کەم بکەینەوە، بەم شێوازە دەبینین زێر کراشی گەورە دەکا بەخۆیە و دابەزینی زۆر دەبینین بۆ خوار ناوچەکانی 4000 و 3900. بەم شێوازە هەموو کۆمپانیاکانش دەکەونە ترسەوە و ئەو شەوە دەبێتە شەوێکی ترسناک بۆ هەموو کۆمپانیاکانی ئەمریکا. ئەگەر بێت و بە لەهجەیەکی نەرم قسە بکات بەو شێوازە ترامپش تووڕە نابێت و ساحێبی کۆمپانیاک زەبەلەحەکانی وەکو ئەپڵ و هاوشێوەکانی ئەتوانن شێوەیەکی ئارام بنون و کەواتە زێر هێواش هێواش بەرەو سەرەوە دەڕوات. بەم کاتەیە جێرم پاوڵ دەتوانێت یاریەکە لە ساحەی خۆی دوورکاتەوە فڕێدا تۆپەکەس بکاتە ساحەی هەلی کارەوە. بە ئێمە دەلێت داتا ئابوووریەکان گەلە گرنگترە بۆ ئێمە وەکو لەوەی ئێمە بڕیار بین و لە خۆمانەوە قسە بکەین. داتا ئابوووریەکان چییە بۆ ساڵی ئایندە وا دەکا فیدرالی ئەمریکی ئایا سوی بانکی جاریشکە دابگرێت یاخود تەزبیتی کە؟ ئەو داتا ئابوووریانە هەلی کار و ڕێژەی بێکاری و PPI و CPI کەواتە ئێمە بەم شێوازە ئەتوانی بلین لەگەڵ ئەم داتانەیە دەبێتە ڕێڕەوێکی تازەمان بۆ 2026 و بەو شێوازەش ئەتوانین بزانین هەنگاوی ئایندەی فیدرالی ئەمریکی ئایا هۆکشە بێ یان دۆڤژە بێ و زۆر سپاس.